پێشێرکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە ساڵی 2020 لە 1/1/2020 تا 30/12/2020 حاڵات کۆی ئەو حاڵەتانەی کە ڕوویاوە لە پێشێرکاری 138 حاڵەت کۆی ژمارەی ئەو دەستگا و ڕۆژنامەنووسانەی کە پێشێرکاریان بەرامبەر کراوە 315 جۆری پێشێرکاریەکان کە بەرامبەر ڕۆژنامەنووسان و دەستگاکان ئەنجام دراون دەستگیرکردن 42 حاڵەتمان هەبووە بەرامبەر 98 ڕۆژنامەنووس ڕێگەنەدان بە ڕووماڵ 47 حاڵەتمان هەبووە بەرامبەر بە 104 ڕۆژنامەنووس هێرش و سوکایەتی 32 حاڵەتمان هەبووە بەرامبەر بە 88 ڕۆژنامەنووس لێدان 8 حاڵەتمان هەبووە بەرامبەر بە 15 ڕۆژنامەنووس تۆمارکردنی سکاڵا دژی ڕۆژنامەنووس 4 حاڵەتمان هەبووە بەرامبەر بە 5 ڕۆژنامەنووس پێشێرکاریەکان بە پێی ڕەگەز نێر 308 حاڵەت مێ 7 حاڵەت پێشێرکاریەکان بە پێی پارێزگاکان سلێمانی 36 حاڵەت هەولێر 46 حاڵەت دهۆک 14 حاڵەت هەڵەبجە 17 حاڵەت کەرکووک 25 حاڵەت نەینەوا 1 حاڵەت مووسڵ 1 حاڵەت خانەقین 1 حاڵەت بەغداد 2 حاڵەت نەجەف 1 حاڵەت ڕۆژاوای کوردستان 1 حاڵەت